هەرێمەڵێ 960 میلیارد دینارمان خستووەتە سەر موچە لە داهاتی ناوخۆ قوبڵمانە 148 میلیارەکەشی بردووتانە ئەیخەینە ئەولاوە ئەوەی کە ئاماژەتان پێ نەکردووە جارێ با لەولاوە بێ ئەو 10 تریلیۆن و 752 میلیار و 582 میلیۆنە کۆبکەرەوە لەگەڵ 960 میلیارەکەی داهاتی ناوخۆ کە خستووتانەتە سەر موچە هەمووی ئەبێ بە ژمارەیەک دابەشی 12 مانگەکەی کە بۆ هەر مانگێک دەکاتە 976 میلیارد دینار بۆ هەر 12 مانگەکە خێرە ئێواڵە نێمە ئێستا تەنها توانین موچەی مانگی 11 بدەین و 11 مانگ بدەین ئەمە داتاکەی خۆتانە بێ لە 148 میلیارەکەی کە بەغداڵێ ناردوومە و ئاماژەتان پێک نەکردو نەتان نووسیوە بۆ هەر 12 مانگەکە بە تێکەڕا بۆ هەر مانگێ 976 میلیارد دینارەکە ئەوەی کە لێتان ماوەتەوە پارەی 12 موچەی تەواوە کوا موچەی مانگی 12 لە چاوی ئێوایە لە گیرفانی ئێوایە لە لای ئێوەیە لە ئەستۆی ئێوەیە